بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 7. باسی بابەتی ئەژمێرکردنی هزری و کردداری بەشینەوە. پرسیاری 44 زیندەوەرزانی بۆخە ژەهراویەکان هێلکەکانیان لەژێر ئاودا دادەنێن. هەر مێینەیەکیان لە نێوان 4 هەتا 30 هێلکە دادەنێ. پرسیارەکە لە چێیە؟ ئایا ژمارەی ئەو هێلکانە چەندە کە 4 بۆ قیمەی نەدایدەنێن؟ ئەگەر هەر یەکەیان 27 هێلکە دابنێ. لێرە ئەو زانیاریە 4 تا 30 هێلکە تەنیا زانیاریە و بەس. هیچ لێرە ئەمن بەکاری ناینم، نە ژمارە 4 نە ژمارە 30، بەڵکو ژمارە 27 بەکاردەینین جارانی 4 بۆ هەر یەکەی 27 هێلکە کەواتە 4 جاران 27 بەڵام بە هزری کەڕەت و جاران کردن. لێرە ئەو 4 بۆ هەر یەکەی 27 واتە 4 جاران 27. زۆر کەس یەکسەر دەزانی 4 جاران 27 دەکاتە چەند. 4 جاران 7 28 و 4 جاران 2 8 دووشتا کەواتە دەکا 108. بەڵام لێرە دەبی ڕوونکەینەوە کە تێگەیشتینە بەشینەوە کووە، واتە ژمارە گەورەکە کە 27 ژمارەی گەورەیە. دەیگۆڕم دەیکەمە 2 بەش. یەک لە بەشەکان ژمارەی ئاسانە، خانەیەکانی سفرە، ژمارە 20، ژمارەکەی دی 7 چونکە 20 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 7 دەبیتە 27. بەڵام دەبی لە بیرم نەچی 4 جارانی 20 و جاران 7 لە بەرهەندێ دەبی ئەمن کەوانەی دانێم لە دەوروبەری 27 لە هەنگاوی دووەم بە یەکتر بەستن، واتە ئەو چوارەی ئێرە جارانی 20 یەکەم شت، ئەو جە پاشان کۆ دیسان 4 جارانی 7. گوایە ئەوها ئاسانترە جاران کردن، کەواتە 4 جاران 20 دەکاتە 8 و 4 جاران 7 دەکا 28. ئێستا ئەوەی لەسەرما 8 کۆ 28 0 و 8 یەکسانە بە 8 و 8 و 2 یەکسانە بە 10 کەواتە ئەنجامی لێکدانەکە کردیاس بە هەر 4 بۆقەکە 108 هێلکە. و ئەو زانیاریانە ئەو پێدراوانش کە 4 هەتا 30 هیچ بەکاری ناینم، تەنیا زانیاریە و هیچی دینە، کەلچی نییە لە کاتی ئەژمێرکردنی ئەو پرسیارە. پرسیاری 45 بۆ جوانکردنی باخچەی خوێندنگە. کۆمەڵێک لە خوێندکار 15 پەلە مێو، 15 دانە دارمێو و 12 دانە نەمامی سێو، 12 سێو و 8 نەمامی سنەوبەر لەگەڵ 35 نەمامی گوڵیان چاند. لە باخچەکە ئەو دارانەیان چاند. ئایا چەند نەمام لەو هەڵمەتە
چێنراوە. واتە سەرجەمەکەی چەندە؟ زۆر کەس زۆر بە ئاسانی دەتوانن ئەو ژمارانە کۆ بکەنەوە 15 12 8 35. بەڵام لێرە دەبی کۆکردنەوەکە یەکێک هزریبی و ڕێگایەک لە ڕێگایەکان هەڵبژێرین، یان ئاڵ و گۆڕ، یان بە یەکتر بەستن، یان بەشینەوە. کەواتە چەند دارمێویان چاند پەلەمێو 15. وابزانم 15 بوو. بەڵێ 15 پەلەمێو دەبی ئەمن کۆی بکەمەوە لەگەڵ 12 نەمامی 3 و ئەوجا کۆی بکەمەوە لەگەڵ 8 دار سنەوبەر، پاشان کۆی بکەمەوە لەگەڵ 35 نەمامی گوڵ. زۆر کەس ئەو کۆکردنەوە زۆریان پێی ئاسانە، هیچ کێشە نییە. 15 و 12 کۆ دەکەنەوە لەگەڵ 8 و لەگەڵ 35. بەڵام ئەمن لێرە ئەگەر بمەوێ بۆ وێنە کردداری ئاڵ و گۆڕ بەکاربینم، چ دەکەم؟ ئەو ژمارانەی کە دەتوانم بە یەکتریان ببەستم پاشان دەتوانم لە تەنیشتێکیان دانێم، کەواتە ئەمن دەتوانم ئاڵ و گۆڕ لە مابەینی 12 و 35 بکەم. 35ەکە بێتە نزیک 15 و 12ش بێتە نزیک 8 لەبەرچێت چونکە 8 و 12 بە یەکتر بەستن دەکاتە ژمارەی ئاسان، و 15 و 35ش ئەگەر بە یەکتر ببەستم ئەویش دەکاتە ژمارەی ئاسان. لە هەمان کات دەتوانم یەکتر بەستن بە جۆرەشکەبی ئەو 15 و 8 جیان ئاڵ و گۆڕیان پێ بکەم، ئەوجە 15 و 35 بە یەکتر ببەستم، 8 و 12ش بە یەکتر ببەستم. ئەمن نازام لێرە کام ڕێم بەکارهینایە، بەڵام دیارە ئەو ڕێم بەکارهینایە 8 کۆ 12 دەکا 20 و 15 کۆ 35 یەکسانە بە 5. ئەوجە پاشان 25 کۆ بکەمەوە دەکاتە لەو هەڵمەتە 7 نەمامیان چاند لە باخچەی خوێندنگە. خوێندکاران 7 نەمامیان چاند، بەڵام پێشی ئەوەی لەبیرم چوو یەکتر بەستنەکەش نیشان بدەم بەهۆی کەوانە، کە نیشانی دەدەم 8 و 12 بە یەکەوە کۆ دەکەمەوە، 15 و 35ش بە یەکەوە کۆ دەکەمەوە. کەواتە دوو کردارم بەکارهێنا ئاڵ و گۆڕ و بە یەکتر بەستن. پرسیاری ژمارە 46 زەوی ناسی. پلەی گەرمە لە ڕۆژی شەممە 38 پلەی سەدیە. پێشبینی دەکرێ کە لە ڕۆژی یەکشەم 4 پلە بەرز بێتەوە و لە ڕۆژی دووشەم 2 پلە بەرز بێتەوە. هەروەها لە ڕۆژی سێشەم 3 پلە بەرز بێتەوە. داواکاریەکە و پرسیارەکە چییە؟ ئایا پلەی گەرمی چاوەڕوان کراو لە ڕۆژی سێشەم چەندە؟ واتە پلەکە 38 پلە بوو، 4 زیاد بوو بەرز بۆوە، دیسان 2 بەرز بۆوە، دیسان 3 بەرز بۆوە، ئایا گەیشتە کامە پلە؟ بێگومان لێرەش کۆکردنەوەیە. ڕۆژی شەممە پلەی گەرمی 38 پلەی سەدی بوو، یەک شەممە 4 پلە بەرز بۆوە، واتە کۆ 4. ئەوجە ڕۆژی دووشەممە دیسان بەرز بۆوە، 2 پلە بەرز بۆوە. ڕۆژی سێشەم دیسان بەرز بۆوە چەند پلە؟ 3 پلە. ئێستا ئەمن
زۆر ئاسانە بەبێ ئەوەی ئاڵوگۆڕیش بکەم ئەو ژمارانە لەگەڵ یەک کۆ بکەمەوە، بەڵام هەر دەبێ ڕوونی بکەمەوە کە تێگەیشتیمە ئاڵوگۆڕمانای چییە یان ئەژمێرکردنی هزری واتای چییە. کەواتە لێرە بیر دەکەمەوە لە ئاڵوگۆڕ، ئەگەرە من ئاڵوگۆڕ بەو دوو ژمارەیە بکەم، ئەو چارە بێتە جێی دوو و ئەو دووە بێتە جێی چارەکەی، هەتا ئەمن 38 و دووی بە یەکتر ببەستم و 4 و 3ش بە یەکتر ببەستم هەتا ئاسانبی. یەکتر بەستن کە 38 و دووی کۆ دەکەمەوە دەکاتە 40 و کە 4 و 3ش کۆ دەکەمەوە دەکاتە 7. 40 کۆ 7 دەکاتە 47 پلەی سەدی. کەواتە ئاڵوگۆڕ و بە یەکتر بەستن. هەرچەندە 4 و 7 ناکاتە ژمارەیەکی ئاسان یان سفڕی لەگەڵبی، بەڵام ژمارەکە هیچ نەبی یەکڕەنووسیە و ئاسانە کۆی بکەمەوە لەگەڵ ژمارە 40. ئەو دوو کردارانەی بەکارم هێنا ئاڵوگۆڕ و بە یەکتر بەستن. پرسیاری 47 هەڵا لەکوێدایە؟ ئارام سیفەتی یەکتر بەستنی بەو شێوەیە نووسی. پرسیارەکە ئەوە بوو 5 کۆ 24 کۆ 25 کۆ 6. ئارام نووسی یەکسانە بە 5 کۆ 25 کۆ 24 کۆ 6 وەوەی زانی ئەوە سیفەتی یەکتر بەستنە، چونکە ئارام لێرە چی کردیە؟ 24 جێی لە پاش پێنجەکەیە، لێرە جێیەکەی گۆڕیە و 25ش جێیەکەی لێرەیە هاتیتە نزیک 5. کەواتە ئارام سیفەتی یەکتر بەستنی بەکار نەینایە، بەڵکو سیفەتی ئاڵوگۆڕی بەکارهێنایە. ئاڵوگۆڕ تەنیا جێگۆڕچەی کردیە بە ژمارەکان. ئەوجە پاش ئەوەی ئاڵوگۆڕەکەی کردیە، پاش ئاڵوگۆڕ دەتوانی سیفەتی یەکتر بەستن بەکاربینی ئەگەر بیەوێ، بەڵام ئەو ئاڵوگۆڕەش لێرە ناببورن، لێرە یەکتر بەستن. پاشان کە ئاڵوگۆڕەکە تەواو بوو، ئەو جا سیفەتی یەکتر بەستن، بە یەک بەستن، بە یەکتر بەستن. هەڵەکە لەوەیە کە سیفەتەکە یەکتر بەستن نییە، ئاڵوگۆڕە. پرسیاری 48 شیکار ناکەم. پرسیاری 49 هەرچەندە پرسیارێکی زۆر هەڵەشە، بەڵام تۆزێک تەماشای دەکەین. بۆچی دەتوانی ئەنجامی 5 جاران 50 کۆ 3 بە بەکارهێنانی بەشینەوە ببینیەوە؟ بۆچی ناتوانی بەشینەوە بەکاربینی بۆ دیتنەوەی 5 جاران؟ ئەوەی ڕاستی بی دەتوانین لۆ ناتوانین. لێرەش بەشینەوە بەکار دەتوانم بەکاربینم لۆ ئەو 50ی، دەتوانم بنووسم 5 جاران 50یەکەی بکەمە بە کەیفی خۆم 20 کۆ 30 10 کۆ 40 25 کۆ 25، بەڵام 20 و 30 لە هەمووی ئاسانترە، دەتوانم بەشینەوەی بەکاربینم. ئەوەی ڕاستی پرسیارەکە هەڵەیە، لۆ ناتوانم. دەتوانم بەکاربینم 50 دەکەمە 20 کۆ 30، هەرچەندە 50 بەخۆی ژمارەی زۆر ئاسانە، پێویست ناکە ئەمن بەشینەوەی بەکاربینم، بەڵام ئەوەی ڕاستی بی بم هەوێ دەتوانم، هیچ قەدەغە نییە. بەڵام ڕەنگە لێرە مەبەستەشکەیان هەبێ، بەڵام هەڵەیان نووسیبی. ئەوەی ڕاستی بی لێرە ئەو 5 تەنیا جارانی 50، جارانی سەیەکەی نییە، تەنیا جارانی 50ە. 50ش بەخۆی ژمارەی ئاسانە،
کەواتە پێویست ناکە بەشینەوەی بەکاربینم، بەڵام لێرە نووسرایە ناتوانی دەتوانم هەمیشە بەشینەوەی بەکاربینم لۆ هەر چ ژمارەی بمەوێ، هەتا لۆ ژمارە 3 دەتوانم بەشینەوە بەکاربینم، 3 بکەمە 2 و 1 بەشینەوە هەمیشە دەتوانم، هیچ کێشە نییە. پرسیاری 50 زۆر پرسیارەکی گرنگە، زۆر پرسیارەکی باشە و ڕەنگە ئاسانیش نەبی. ڕوونکەوە چۆن بە بەکارهێنانی بەشینەوە دەتوانی ئەنجامی لێکدانی 25,125 ببینیەوە. ڕوونکردنەوەکە ئەوەیە کە ئەمن ژمارە 1125 دەیکەمە سەرجەمی، چونکە هەزارە دەیکەمە سەرجەمی 1000 کۆ سەدیشە کۆ 100 ئەوجا کۆ 20 ئەوجا کۆ 5 دەتوانم ئەوهای بنووسم پاشان یەکێک ئەو ژمارانە جارانی 25 بکەم، زۆر بە ئاسانی. کەواتە 1125 دەکەمە سەرجەمی ئەو ژمارە ئاسانانە کە هەمویان سفریان لەگەڵە بێجگە لە 5 پاشان کە با لە جێیەکی تکە ئەو پرسیارەی چاکەم 25 جاران 25ەکەی وەکو خۆی دەنووسمەوە لێرە، ئەو جارانی 1000 دەکەمە 1000 کۆ 100 کۆ 20 کۆ 5. ئێستا بەستنەوە بە یەکتر بەستن نەک بەستنەوە 25 جاران 1000 بە یەکەوە چایان دەکەم. کۆ دەبی هەمیشە لە بیرم نەچی کۆ هەیە، ئەوجا 25 دیسان جاران 100 ئەو جارەی دیسان کۆ ئەو جارەی 25 جارانی 20 بە یەکتر بەستن دیسان کۆ ئەو جارەی 25 جاران 5 ئەو 5 زەردە جێشم نییە ببورن. ئێستا هەنگاوی سێم زۆر ئاسانە 25 جاران 1000 تەنیا 25ەکەی دەنووسم و 3 سفرشی لە تەنشت 1 2 3 25 کۆی دەکەمەوە لەگەڵ ئێرەش زۆر ئاسانە 25 جاران 100 25ەکەی دەنووسم و 2 سفرشی لە تەنشت دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ 20 جاران 25 1 سفری دەنووسم و 2 جاران 25 دەکا 50 ئەویش ئاسان بوو. ئێستا 25 جاران 5 ڕەنگە ئاسان نەبی دەکا 125. ئێستا دەبی ئەمن 25,000 و 2500 و 500 و 125 کۆ بکەمەوە. لێرەش دەتوانم دیسان ئەگەر بمەوێ بەشینەوە، بەڵام ئەوەی ڕاستیبی پێویست ناکە. ئەگەر پێویستی کرد دەتوانم 2500 بکەمە 2500 125 بکەمە 125 ئەوەیە بەشینەوە هەمیشە بیکەمە دوو ژمارەی دیکە. دەتوانم دیسانەوەها بکەم، ئەوەی ڕاستیبی باوا بکەم 25,000ەکەی وەکو خۆی دەنووسمەوە 2500ەکەی دەکەمە 2000 بەتەنێ و 500 بەتەنێ، هەر ئەوها لۆ خۆشی دیسان کۆ 500 شینەکە
ئەوجا دیسان کۆ 125 دەیکەمە 100 دەبووە 125 بە زەردی نووسیبە دەیکەمە 100 و کۆی دەکەمەوە لەگەڵ 25. ئەوجا ئێستا بە هزری کۆیان بکەمەوە 25 لێرە 2 لێرە دەکاتە 27 هزار. ئەگەرە من ئەو دوو بە یەکتر ببەستم 500 و 500 ئەوەش دەکا 1000 کەواتە 27 لەگەڵ 1000 28 هزار و 125 کەواتە زۆر بە ئاسانی 28125. ئەوەی ڕاستی بینەی دەویست ئەمن بەشینەوە لێرە بەکاربینم، بەڵام چونکە بە هزریە دەترسێم ئەگەر یەکسەر کۆم کردەوە هەڵم بە هەڵا لە قەڵم بدرێ لەبەر هەندێک 28125. ئەگەر بمەوێ بە ئەژمێر تاقی بکەمەوە دەتوانم تاقی بکەمەوە 1125 28125 کەواتە ڕاست بوو تەواو بووم لەو پرسیارەی بچمە لای پرسیارە چی دیکە تەواو بووین لێرە پێداچوونەوە زۆر لەو بابەتانە شیکار کرایە ئەوەی ڕاستی بی، بەڵام هەندێکیان دەتوانێت شیکارکەین بەیەکەوە. بەهای ڕەنووسی شین بۆ هەر یەکە لەو ژمارانە بنووسە. ئەم دەبی بزانم خانەی یەکان خانەی دەیان خانەی سەدان کەواتە 800 و ئەو ڕەنووسانە هەمویان دەبنە سفر ئەوەی لای ڕاست بێگومان ئەوەی لای چەپیش هەمووی هەر سفرە، بەڵام پێویست ناکا بنووسم هەموو جارێ کەواتە 800 بەهایەکەیتی لێرە سێ کە دەنووسرێتەوە ئەو ڕەنووسانە هەموو دەبنە سفر 1 0 2 0 3 0 4 0 5 0 کەواتە 5 0 دەبیت بنووسم ئەوە 1 ئەوە 2 1 2 3 بەهایەکە چەندە 300 ئەوە دابڕینی یەکانە ئەوەش دابڕینی هەزارانە 300 هزار بەهایەکە 300 هزار دووە کە دەنووسرێتەوە ئەو هەفتە دەبیتە سفر ئەو چارە دەبیتە سفر ئەو شەشە دەبیتە سفر ئەو سێ دەبیتە سفر دابڕینی یەکان و دابڕینی هەزاران بەهایەکە 20 هزارە لێرە شەشەکەی دەنووسمەوە دووە کە دەبتە سفر سێ کە دەبتە سفر نوێکە دەبتە سفر دابڕینی یەکان و دابڕینی هەزاران بەهایەکە 6 هزارە تەواو. پرسیاری هەر ژمارەیەک بە شێوەی پیتی بنووسە لێرە ئەمن بە شێوەی پیتی نانووسم تەنیا ژمارەکان دەخینمەوە و هیوادارم هەموو کەس بزانی ئەو ژمارانە بخینیتەوە و بە شێوەی پیتی بیان نووسی دابڕینی یەکان دابڕینی هەزاران 1645 یان 1645 دابڕینی یەکان دابڕینی هەزاران 24498 دابڕینی یەکان دابڕینی هەزاران چونکە سێ دابڕینەکان سێ ڕەنووسن 306927 دابڕینی یەکان دابڕینی هەزاران دابڕینی ملیۆنان 4,605,926 هەر ژمارەیەک بە شێوەی ڕەنووسی بنووسە ئەوە زۆر گرنگە کو دەنووسین خوێندکاریژیر ئەوە زۆر گرنگە 243,000 کە گەیشتمە وشەی هەزار کەواتە ژمارەکەی من دابڕینی هەزارانم هەیە 243,000 هەیە پێش هەموو شتێک دەبی ئەمن 243
هەزارەکەی بنووسم 1 2 3 لەوەی گەورەتر نییە، لەوەی زیاتر ڕەنووسم نییە. پاشان تەمەشا دەکەم ئەو سفرانە دەبی بە ڕەنووس پڕ بکەمەوە. پاشی وشەی و لێرە پاشی وشەی 1000 و هۆی ڕاستی بی 243,000 243,000 1 2 3 ئەوجا پاشی ئەو وشەیە یان ئەو پیتەی 679 دەبیت جێی ببیتەوە لێرە 679 ئەوها دەبی ئەمن بە ڕەنووس بنووسم. پرسیاری 59 تەواو. پرسیاری 15 ملیۆن و تەواو ڕادەوەستم 15 ملیۆنی دەنووسم چونکە لە 15 ملیۆنی ئەمن زیاتر ڕەنووسم نییە. 15 ملیۆن 1 2 3 1 2 3 ئەو جە ڕەنووسەکانی دەبی جێیان بکەمەوە لە جێگەی ئەو سفرانە. 15 ملیۆن و 903,000 تەواو 903 دەبی 903 ئەمن لێرە جێی بکەمەوە 903 ئەوە 900 ئەوەش 3 چونکە 903,000. ئێستا پاشی هەنجی چه هەیە 108 دەبی جێی بکەمەوە لێرە 108 کەواتە ئەو دوو سفرە دەبی ئەم بزانم لە چێن دەرێ. ئێستا ئەگەر تەمەشاکەم چەند دابڕینم هەیە، دابڕینی یەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان. 15 ملیۆن و 903,108. پرسیاری 61 لە کام ژمارە ڕەنووسی 4 دەکەوێتە خانەی هەزاران؟ لێرە ڕەنووسی 4 دەکەوێتە ئەوە خانەی یەکان، دەیان، سەدان، هەزاران. خانەی هەزارانە کەواتە لێرە 4 دەکەوێتە خانەی هەزاران. لێرە 4ەکە دەکەوێتە خانەی یەکان، دەیان، سەدان. لێرە سەدانە هەزاران نییە کەواتە ئەوە هەڵەیە. لێرە یەکان، دەیان، سەدان، هەزاران، 10,000 کەواتە ئەوەش هەڵەیە چونکە 10,000 نا هەزاران. لێرە یەکان، دەیان، سەدان، 1,000، 10,000، 100,000 کاتە ئەوەش هەڵەیە. کامە ڕاست بوو؟ تەنیا ئێرە ڕاست بوو. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە باسی ئەژمێرکردنی هیزری و بەکارهێنانی سیفەتەکانی ئاڵ و گۆڕ بە یەکتر بەستن و بەشینەوە هەتا وانەیەکی نوێ و بابەتێکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.